گۆشەیەکی تاریک و سارت سەردانەوانە دوو دڵ وەک شوشەیەک خەریکە دەشکێت و خواروم هەر دڵۆپێکی فرمێسک دەنگی خەممە بێ تۆ ئازیزم ژیانم پڕ لە خەموو ئاخ بۆت دڵم خوێن دەبارێنێ چاوانم وەک هەورق فرمێسک دەڕژێنێ ئەگەر زوو نەگەیت ئەمە دوا هەناسەمە گیانم بۆ تۆ لە شەرف دەناڵێنێ دڵم پڕ خوێن چاوم پڕ فرمێسک ژیانم بێ تۆ تەنها ژان و ڕیسکە وەرە ئەی گیانم پێشەوەی درەنگی بێ پێشەوەی دڵم بکا بە یەک پارچە شێ هەر دەنگێک لە ژووردا دەنگی دڵشکانەمە هەر فرمێسکێک دەڕژێ ئاهی بێ تۆمانەمە تەنیا دەنگێک لە ژینمەدا دەنگی دڵداریە بێ تۆ ئازیزم ژیانم تەنیا ویرانەمە وەرە ئەی ڕۆحم بۆم ببارۆناکی دڵم دەناڵێنێ لەم هەموو تاریکی ئەگەر تۆ نەگەیت من دەبمە خۆڵەمێش فرمێسکەکانم دەبنە دەریاچەی خەموو ژانێکی دڵم پڕ خوێن چاوم پڕ فرمێسک ژیانم بێ تۆ تەنها ژان و ڕیسک وەرە ئەی گیانم پێشەوەی دەرەنگ بێ پێشەوەی دڵم بکا بە یەک پارچە شێ وەرە دڵۆ گەنگێک